کاک محمد ئەمین دووبارە بخێر هاتن خوایە لە گووری سەرچاوەکانی هەواڵان بیتن هەوڵ گەشتنەوەی چەندێک و دبان نێزیکاندا ئێدێ ئەف پرسەیەک لا ببە و دووبارە نەفت بهێتە هەنار دەکردن هون چاوە بان هەوڵان دخوینن دبینن بەڕاستی دەستپێکە ساڵە 2025 سەرەتای هەناردەکردنەوەی ناو دەبێت سەرەتا سپاس بۆ میوانداریتان سپاس بە ئامادەبوون دیارە ئەم بابەتە بەڕاستی قسەی زۆر لەسەر کرا و ئاڕای جۆرا و جۆر هەیە بە تایبەتی ئێمە پارساڵ وەکو ئەمڕۆ دیسان ئەم بابەتە باس کراوە بە ئەرێنی باسی ئەو هەوڵانەکە بەڵێ هەموو ئێمە بە ئەرێنی باسەکەین بەو هیوایەی کە تێگەیشتن هەبێ لەوەی کە دۆخی بەرهەمهێنان و گواستنەوە و بە بازارکردنی نەوتی هەرێمی کوردستان لە ڕاستیدا جێگەی گفتوگۆیە و ڕای جیاواز هەیە و ولێک حاڵی نەبوون هەیە یەکەمە ئەشت ئەوەیە کە تۆ ئەم کێڵگانەی هەرێمی کوردستان کێڵگەی زۆر گەورە نین وەکو کێڵگەی مەجنون کێڵگەی قوڕنا ئەو کێڵگە گەورانەیە عێراق کە شریکاتی گەورە ئیشی تیاکا و لە زمانی مەلەکیەوە ئەوە ئیش ئەکرێ لەوانە ئەمانە هەموو بودجێ حکوومەتی تیا سەرف کراوە ئەم کێڵگانەی هەرێمی کوردستان شەریکاتی بیانی ئیستثماریان تیا کردووە جە هەندێکیان ڕاگیران چوار کێڵگە بەرهەمێنان تێدا ڕاگیرەوە بڵێ بخۆی بەداخەوە لێک تێگەیشتنەکە بەو شێوەیە بە تایبەتی لەلایەنی عێراقەوە پێیان خۆش نییە هەرێمی کوردستان نەوت بنێرێ بە مەرجێک لە ڕووی ئابوووریەوە ئێمە لەیەکی بدەینەوە تا ئەو کاتەی ئاخرمان کە لە هەرێمی کوردستان نەوت هەناردەکراوە نزیکەی لە 1970 بودجە و موچەی هەرێمی کوردستان لەسەر نەوت بووە تەنها کورتێنانێک بووە لە سنووری لە 120 بۆ 25 بووە ئەوەن ڕازی نەبوون ئەو لە 125ش بدەن ئللا بە پچڕ نەبێ و ئەوە بوو لەسەر سکاڵای ئەوان نەوت وەستاوە ڕاستە بریارەکە لەلایەن دادگایەکی ناوژیوانی نێودەوڵەتی کە مەرکەزی لە پاریسە لەوێوە دەرچووە دژ بە تورکیا بەڵام ئەوان ئەمەیان بە سەرکەوتنێک دانا بۆ خۆیان و وعدی ئەوەیاندا کە لە مەولا میزانیەی هەرێمی کوردستان دابی نەکرێ بەڵام وا دەرنەچوو وا دەرچوو کە وتیان پار دوو مانگ موچەی خەڵکیان نەدا وتیان لە ساڵی داهاتوە ئیتر وەکو عێراق موچە ئەدرێ و بودجە ئەدرێ وا دەرنەچوو ئێستا هەموو عێراقیەک جگە لە هەرێمی کوردستان 12 موچەی وەرگرتووە بەڵام پاردوو موچە خورا کێشەی نەختینەی لە عێراق هەیە کاک وڵڵاهی ئەمانە بڵێ بۆچی کێشەی مەختینە بۆ محافەزەکانی تر نییە جاویست باسی زەویەکان کرد کێلگەکانت کرد کاک محەممەد ئەمین ئەگەر ئەم سەحکەینێ دوێدا ما ڕاوەستاندنە هەناردەکردنەوە نەفتێدا پێنج زەوی بەرهەم تێدا هاتیە ڕاوەستاندن ژە ئالیە تەکنیکی و ئەگەر ئەم بزانین بوچی گەشتەوەی و ڕاوەستیتنەوە و ئەگەر دووبارە بێنەف دەست پێکردنەوە بەرهەم ئانین چ پێویستە دەم پێویستە یان چ بڵێ بەڕاستی ئەوان یعنی وەکو حکوومەتی عێراق ئەمن باسی دەسەڵاتدارە جێبەجێکارەکان ناڵێم سیاسیەکان وەکو حکوومەتی عێراق گەیشتن ئەو قەناعەتەی کە نەناردنی نەوتی هەرێمی کوردستان زیان بە ئابووری عێراقەکەێنێ بە تایبەتیش ئێمە لەوانەیە گە بگەڕێنەوە ساڵی پێش ئێستا نرخی نەوت بە چەشنێکی تر بوو بەرزتر بوو بەڵام ئێستا هەم نرخی نەوت دابەزیوە هەم فشارێکی ئابووری لەسەر حکوومەتە بەڵام و حکوومەت هەندێک ڕێوشوێنی ئەرێنی داناوە بەوەی کە نرخەکەی لە 7 دلارەوە کرد بە 16 دلار و لژنەیەکی پسپۆر دانراوە کە بێت هەڵسەنگاندن بکرێ پێتان وایە لە هەڵسەنگاندنەکە دەگاتە چه ئەنجامێک چونکە ئەم 16 دلارە سەرەتاییە یعنی دەمکیە کاتیە بەتەئکید لە ڕووی تەکنیکیەوە ئەمە هەڵسەنگاندن بۆ دەرهێنانەکرێ هەڵسەنگاندن بۆ ئەو سەرمایە گوزاریە ئەکرێ ئەو ڕەسمالی کە سرف کراوە لەم کێڵگانە و ئەم کێڵگانەش وەکو کەس بەو ڕێژەی ئێستا لە عێراق لە کێڵگەکانی عێراق کە بڵێن بە نرخێکی هەستان هەرزانتر گرێبەستی خدمە هەیە ئەمانە لەگەڵ دۆخی هەرێمی کوردستان و کێڵگەکانی هەرێمی کوردستان کە ڕەسمالی بیانیتیا
وەبەرهێنراوە ناگونجێ. اینجا شتێکی دیکەش هەیە کە ڕاستمالی بیانی تێداییە یا و نەگونجاندنێک هەیە ئەگەر دووبارە بڕیار لە هەنەردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان بدرێت چەند کاتمان پێویستە تاواکو هەرێمی کوردستان بگاتەوە ئەو ئاستای ڕۆژانە 400,000 بەرمیل بەرهەم بینی و هەناردە بکات مشکە لە بودجەدا هاتووە دەبێ ڕۆژانە 400,000 بەرمیل ئەو هەناردە بکات. بڵێ دیارە وەکو وتت هەندێک کێڵگە وەستاون بەڵام هەندێک لەبەر پێویستی ناوخۆ و هەروەها وەکو لە بەشێک لە کێڵگەکان غازی هاوڵ هەیە دەرئەچێ بۆ وێستگەکانی کارەبا ئەو دوانە تا ئێستش یعنی تا سنوورێک بەردەوامیان هەیە بە تەکید کاتێکیانەوێ بەڵام ئەوانەی کە چاویان هەڵنایە بە پرۆسەی پیشەسازی نەوت لە هەرێمی کوردستانە ئەسڵەن بیر لەوە ئەکەنەوە کە هەموو شتێک لە کە ئەنەما هەرێمی کوردستان بۆی نییە نەوت دەربێنێ ئەمە شتێکی زۆر خراپە و کاریگەری سلبی نەک تەنها لەسەر پرۆسەی و پیشەسازی نەوت لە هەرێمی کوردستانە بەس لە هەموو عێراقدا دەبێت چونکە ئەوە ڕنگدانەوەی سلبی ئەبێت. زۆر سپاس ڕێزەر محەممەد ئەمین کۆ سەرروکێ ڕێکخراوە وزەیە سپاس بامەدەبوون سپاس بۆ ئێوەش ماندوو نەبن.